هەتا ئیسا هیچ ئەنجامێکی نەبووە و شاندانی هەرێمی کوردستان چونەتە بەغداد لەبەر دوو هۆکاری سەرەکی هەکارێکیانەوەیە کە درەنگ وەختە ئەو ئۆفرانەی ئێستا ئیدەن بە عێراق و شازشانەی ئێستا ئیکەن لە کاتی خۆیان بیان کردایە ئەتوانانی بگەنە چارەسەر و متمانە نەماوە لە نیوان هەردوو حکومەتەکە هۆکارێکتیانەوەی ئەو کەسانی کە چونەتە ئەوەیە کەسانی بەردەستن واتە بڕیار بەدەست نین و ناتوانن بڕیار یەکلاکەرەوە بن هەر لەبەرەوەیە ئەو شاندنەی توانیوە هیچ بابەتێکە لەگەڵ عێراق بگاتە ڕێکەوتن کە لە ئێستا قابلی ڕێکەوتن بێ بەلایەن عێراقەکانەوە لە سەردانیشیانە لەگەڵ لیژنەی مالیە هێزە شیعەکان هیچ ئامادە نەبوون پێشوازیان لێ بکەن لەبەر بێ متمانەییان تەنجین جار هاتوونەتە ئەوێ و هیچ متمانەیەکیان لە لای هێزە عێراقەکان نەماوە بۆی هۆکارەکەەوە بووە کە ناتوانێت بگەنە ئەنجامێک و شاندانی تریش کە ئەڕۆن ئەگەر بە هەمان نەفەس و فەلسەفەوە بڕۆنەوە و کەسانە بڕۆن کە خاوەنی بڕیار نین دیسانەوە ناگەڕن نەتیجە بەشێکیشی پەیوەندی بۆیە بەشێک لە چارەسەرەکە دەستی هەرێمی کوردستان خۆیان دەستی وڵاتانی دراوسیان لە تورکیا ئەو بابەتە بەشێکی پەیوەندی و مەلەفی نەوتەوە هەیە مەلەفی نەوت لە هەندێک کۆمپانیای بیانی و وڵاتی تورکیاش ڕێکەوتنی لەگەڵ ئەمانە هەیە بەبێ ڕێکەوتن لەگەڵ ئەوانە و بێ مراعاتکردنی پشکی ئەوان زەحمەتە بتوانن ئەمان نەوت ڕادستی عێراق بکەن چکم نەوتەکەی خۆیان بەشێکی زۆری نەوتەکەی خۆیان بێ و هەر لەبەر ئەوەشە ئۆفەرێک لەلایەن لایانی حکوومەتی هەرێم سەرقاڵی گەڵاڵەکردنەوە تایبەتی پارتی سەرقاڵی گەڵاڵەکردنی ئۆفەرێکە لەلایەن تورکیاوە کە ئەویش پێدانی نزیکەی 4 میلیارد تا 5 میلیارد دلارە بە هەرێمی کوردستان لە حاڵەتێکە ئەگەر بەغدا بە هیچ شێوێ نەگەشتە ڕێکەوتن بەڵام ئەمانە انعکاساتی سیاسی هەیە ئەمنی و سیاسی هەیە نە تورکیا نە هیچ وڵاتێکی تر قەرز نادا بە جیهەتێک کە هیچ زەمانەتێکی نێودەوڵەتی نەبێت و هەرێمی کوردستان زەمانەتی نێودەوڵەتی نییە بۆیە ئەوە مەترسێکی گەورە هەیە کە ئەمانە بەکار بهێنرێتەوە لە هەندێک فشاری تری ئەمنی و هەواڵگری لەلایەن وڵاتانی دراوسێت لە بەرامبەر هەرێمی کوردستان و هێزە دەسەڵاتدارەکان ناچار بە هەندێک ملانی پێکدادان بکات کە مەترسیدارە زۆر بۆ هەرێمی کوردستان لە دۆخی دارایەکە مەترسیداترە بەڵێ ئێستا ئەوانەی زەری وەرتێ بەشێکەوە ئەوەی لە مەخمور بەشێکەوە ئەو جمو جوڵانە هەموو ئەو جوڵە سەربازیانی پارتیەی کە هێزەکانی لە بەرەی داعش ئەکشێنێتەوە بۆ ناوچەکانی نزیکی لە هێڵی پەکەکەەوە ئەوانە بەشێکن لەو جمو جوڵانەی کە پارتی ئامادەکاری بۆ حاڵەتێکە لە حاڵەتی ئەوەی کە لە بەغدا بە تەواوی بێ ئەمەل بێت ئەو بژاردەیی هەبێ هەرچەندە بژاردەی وەرگرتنی قەرز بژاردەیەکی ئاساییە زۆر وڵات دەبینی وڵاتە هەیە بەڵام هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی ئەم سەرکێشیە بکات بە معنای کۆتایی هاتنی هەرێمی کوردستان نیە چونکم بەبێ هیچ گەرانتیەکی نێودەوڵەتیە و ڕەنگە ناچار بکرێ هەرێمی کوردستان بچێتە ژێر هەندێک معادلاتەوە کە دواتر بە چەندین ساڵی تر لێنێتەوە بەڵێ ئەوە پارتی لە ئێستا گەڵاڵەیەک کرد و هەموو قۆناغەکانی کۆتایی هاتووە تەنها بابەتەکە ئەوەیە ئایا عێراق بە تەواوەتی بێئەمەلە بێ لە عێراق و ئایا لایەنەکانی تر کێ پشتگیریەکە لەم بابەتەیە ئەوەی کە هەیە گەڵاڵە کراوە هێزی نافەرمی با بڵێن لە ناو تورکیا و کۆمپانیا و هەندێک بانقە کە خەریکی ئەم کارن بەڵام ئەوانە هەمووی بەبێ پشتگیری سیاسی ناکرد ڕاستی وردەکاریەکەی ئەوە کاتی ئەوێ ڕەنگە تاوەکەوەی بتوانین باس ناوەکانیان بێنین بەڵام تاوتویان کردووە تا ڕادەیەک ئامادەیان کردووە کە ئەو قەرزانە لە پێناو چیا بدرێ و بۆچی بدرێ ئەساس بۆ ڕایکردنی دۆخی هەرێمی کوردستان تاوەکو ئەوەی ئەم وەزعی کۆڕۆناتیە پەڕێ بەڵام ئەو بابەتە پێچی لەوە قۆستر هەندێک پارەش گەڕاوەتەوە هەر بۆ زانیاریتان لە هەندێک لە بانقەکانی دەرەوە گەڕاوەتەوە بۆی ئەم دۆخی ئێستا پێ تێپەڕێنن بەڵام واللهی ئەوەی کە هەیە جموجولێکی بانقی لە هەرێمی کوردستان هەیە کە پارەکە لە دەروی هەرێمی کوردستان هاتووە من دڵنیانیم لە چ بانقی هاتووە بەڵام لە دەروی هەرێمی کوردستان هەندێک بانق هەندێک جموجولی مادی هەستپێکە لە مای چەند ڕۆژی ڕابردووە حکوومەتی عێراقی خۆی دۆخی دارایەکەی خراپە و متمانی بە هەرێمی کوردستانی ژنێ پێی وایە ئێستا لە حاڵەتی ئێستایە یانێ ئەوستادشە بۆ عێراق بکەن هیچ گەرانتیەک نییە لە بە یەکجاری هەموو ئەم مەلەفان تەسلیمی عێراقکەن ئێمە لەگەڵ ئەوەین بە یەکجاری هەموو ئەم مەلەفان تەسلیمی عێراق بکرێ حدود داهاتی ناوخۆ فڕۆکەخانەکان نەوت بە هەموو پێکاتەکانی و بە لێکردنەوەی ئەو کۆمپانیا لابەلا حیزبیانەی کە لەسەر داهاتی نەوت خەڵاو بوون لەسەر داهاتی نەوت بوونەتە ملیاردێر و تەنها هێشتنەوەی کۆمپانیا بیانیەکان ڕەنگە بتوانرێت چارەسەر بکرێت بەڵام ناتوانرێت چارەسەر بکرێت بە ئەو حوتەی کە لەسەر نەوتە لەلایەن پارتیەکێتیەوە بۆی عێراق ئامادە نیە ئەو نەوتە بگرێتە ئەستۆی خۆی چونکە چەندین حوت لەسەر نەوتەژی کە حودی سەر پارتیەکێتی ئەم ئەبێت چاوەڕێ بکەین کە ئایا حکوومەتی تازە پێک دێت ئەگەر حکوومەتی تازە پێک دێت ڕەنگە هەندێک ئۆتۆریتەر ڕەلیف واتە هەندێک هاوکاری پێشکەوتن ببینین ینی نزیکەی 200 بۆ 250 میلیۆن دلارێک ینی بدرێ بە هەرێمی کوردستان چون عێراق خۆشی لە دۆخێکی خراپایە ئەو پارەی جاران نێت ئەوە یەکێکە ئەگەر حکوومەتیش پێک نێت ڕەنگە دۆخەکە ئاڵۆسر بێ و ناتوانێت تۆقعیکەن ڕاستە توانێمانە بکە بەڵام ئەوە توانێت بیکە بۆ کاتێک کە یەک پارچەی خانەکەی پارێزراو بێ ئێستا هەرێمی کوردستان نەبداهات لەگەڵ عێراق بەشەکان نە حدودی سیاسەتی حدودی لەگەڵ یا
کە بەشەکات ڕێگای یا چاودێری مالی عراقی ڕووکاتە هەرێمی کوردستان لەبەرەوەی عراق لەسەر چ پێ ناوێکەمە بکە ئەگەر بۆ منە هەرێمی کوردستان وا تەسەڕوف بکە ئەو بەشێکە لە عراق و بە شێوەیەکی یاخیبوون تەسەڕوف نەکا و متوانێت دروست کردایەت بێگومان ئێمە ئێستا بە هیچ شێوەیەک نەمان لەم دۆخی ئێستا نەبووین ڕاستە ئەگەر کێشێکی ڕووی بدایە وەکو هەموو عراق هەمومان پێکەوە بەشمانەکە بەڵام ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردو بەهۆی بمتوانێت پەیوەندی بە سیاسەتەوە نیە ئەوە هێشتا یەکلای نەبووەوە چونکەم دیار نیە ئایا فعلەن بەیانی کۆبوونەوە ئەکرێ یا ناکرێ یا دوو بەیانی کۆبوونەوە ئەکرێ بەڵام تا ئێستا ڕای جیاواز ناو لایەنە سیاسەکانە هاوی کە هەیە پارتیەکێتی بەیعەتیان بە کازمی یاوە پێشەوەی هیچ وعدێکی لێ وەرگرن لایەنەکانی تر ئێمە پێمان وایە بەتایبەتی ئەو گروپەی خۆمەکەرێکەوە کارەکەن ئەو ژمارە پەرلەمانتارە داوامان کردووە کە گەرانتیە گۆر بگیرێ لەوەی کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا با بڵێن جیاکرێتەوە لە منبرانە سیاسەکان بەتایبەتی کێشەی مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا مەسەلەی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان لە دەستی پارتیەکێتی دەربهێنرێ یعنی هەردوو بابەتەکە بەڵام تاوەکو ئێستا ئێمە شتێکی تەتەورێکی ئۆتۆمان لە کازمی نەبینی و جارێ هێشتا موقیفی ئێمە لەسەر ئەو بن موقیفەکە چاوەڕێکین ئەو وەڵامێکی هەبێت تاوەکو ئێستا وەڵامێکی نییە لەسەر ئەساسیەوە لە سیاسەتا خێر و سەداقەکردن نییە هەتاوەکو ئێمە نەزانین لەم کابرایەتەمای چییە ناتوانین هیچ وەڵامێ بێت